زۆر باشە. ئەجا لێرەوە دەچینە لای بابەتێکی تر کە پەیوەندی بە فستیڤاڵی هەنارەوە هەیە، دەوترێت دوێنێ بە هەزاران کەس لە هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی هەڵەبجە هەروە پارێزگای سلێمانی و ئەگەر لە دەرەوەی ئەم دوو پارێزگای شوو بێتن بەشدار بوون لە فستیڤاڵی هەنار کە چالاکیەکانی دەستی پێ کردووە ناوچەی هەڵەبجە و هەورامان و ئەو دەڤەرە بە زۆر بابەتی کشتتوکاڵی بەناوبانگن کرد ئەو فستیڤاڵ تۆ چیت؟ منیش نەچووم. دیارە فستیڤاڵی هەنارۆک و وێنەکانمان لە سۆشەڵ میدیا بینی خەڵکانێکی زۆر چوو بنە فستیڤالەکە بەشداریان لە فستیڤالەکە کردووە ساڵانە ئەم فستیڤاڵە بەڕێوە ئەچێ گرنگی زۆری لای خەڵکەوە خەڵکی زۆریان حەز لە بەرهەمی هەنارە. من لەبەرەوەی نەمتوانی بچم بەڵام خۆم کیلۆنیوێ هەنارم کڕی و خواردم بێەوە هەمووی نابەس یەک تۆزی. بەڵام هاوکار جیاوازی فستیڤالەکەی بەشداریکی نەک هەنارەکە بخۆیت و تامی لە ڕاستیە زۆرم پێخۆش بوو کە قەرەباڵغ بوو خەڵکێکی زۆر ڕۆشتووە چالاکی ئابووری بۆ پارێزگای هەڵەبجە زیاتر دەکا بەڵام تۆزێک لە قەرەباڵخی سڵەکەموانێ ئەوە هۆکاری سەرەکی بوو تەحمل ناکەم تااقتم نییە چەند سەعاتێک لە ڕێگا بم بۆیە ئێمە دەچینە لای میوانێکی تایبەتمان کە لەبارەی فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە گفتوگوی لەگەڵاکەین ئەویش بەڕێز سەرکۆ یونس ئابووری ناسە بابزانین لە ڕووی ئابوووریەوە ئەم جۆرە چالاکیانە چی سوودێکی بۆ هەڵەبجە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە. کاک سەرکۆ ئەم کاتت باش سوپاس کە لەگەڵمانیت تۆ وەکو ئابووری ناسێک لەم جۆرە فستیڤاڵ و چالاکی ئابووری بازاری گەڕاییە چۆن دەڕوانیت؟ وەڵا سەرتا زۆر سپاس بانیەوە باش ڕاستی یەکێک لە گەورەترین کێشەکانی بەرهەمە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان ئەوەیەکەوە بەداخەوە ئێمە بەرهەممان هەیە بەڵام کێشەمە لە ساختکردنەوەی بەرهەمەکایە. هەرێمی کوردستان خاوەنی زەویکی بەپیتە ئاو هەوایەکی باشە لەبارە کوڵە دەستی کاری شارزای کشتتوکاڵی باشی هەیە بەڵام ئەوەی کە کێشەکەمان بۆ دروستەکە لە بازاڕاوەیەکەوە بەرهەمەکەمان لە بازارەکان ساغ نابێت و هەر ئەمەش گلە و گازەندەی زۆرێک لە خاوەن باخ و جوتیار و خاوەن کێڵگەکانە. خۆشبەختانە ساڵانە لە هەڵەبجە شەیدامە بۆ ساڵی حوتەمەکەوە لە سەرێک کرێتەوە ئەم جۆرە فستیڤاڵانە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەرەوەیکەوە بتوانین خاوەن باخ و خاوەن بەرهەمەکانیان ساختکەنەوە ڕاستەوخۆ بگەنن بە کڕیار ڕاستەخۆ بگەن بە بەکاربەری ڕاستە لەو حاڵەتە ئەمە هەنگاوێکی جابریە ئاوریانەیە هەنگاوێکەکەوا لە دنیای سەرماداریە ئێستا لە بازاری هاوچەرخی جیهانیە لە هەموو وڵاتانی جیهانە بە تایبەتی سین ئەڵبانیا وڵاتانی کە زۆر پێڕێی ئەم جۆرە فستیڤاڵانەکەن بۆ شێوەیەکەوە بتوانن ئاماژەکانیان بەدەست بێنەوەیکەوە ڕاستەخۆ بتواننکەوە کڕیار فرۆشا بەیەک بکەن بەبێ بوونی ناوەندێک طبعاً هەنگاوێکی جابریە جێگەی دەستخۆشیە ئامانجی ئابووری تایبەتی هەیە بە تایبەتی لەوەی لە هەڵەبجە شەیدا کرێ هەر ئەوە نیەکەوە مەسەلەن زۆرێک لە زۆرەکان هەنگاوێکی فستیڤاڵێکی ئابووریانەیە سەر وای لە هاتوو بۆ فستیڤاڵێکی کولتوری ڕۆشنبیری کۆمەڵایەتی تێکەڵاوبوونی هەموو چین و توێژەکان لە شار و شارەکانی کوردستانەوە تەنانەت وڵات بەسەرەن دانیشتوانی ناوڕاست و باشووری عراق تەنها میوانەکان کە لە هەرێمی کوردستان ئاژین هەمومانە کاریگەری جابی هەیە لەسەرەوەیکەوە بەڵێ ئەو بەرهەمەی کە هەمان لە هەرێمی کوردستانە بتوانین ڕاستەخۆ بگەین بە دەستی کار عفوا بگەین بە کاریگەرکارمان لە هەرێمی کوردستانە. وەکو باسمان کرد بەداخەوە بۆ ئەو سیاسەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەویەکە بە تایبەتی لە سیستەمی سەربەستی بازرگانیە خۆتان نەزانن بازاڕەکانی هەرێمی کوردستان خینکاوە بە بەرهەمی بیانی بە تایبەتی بەرهەمی وڵاتانی دراوسێ و یەقلیمی ئەمە بۆ خۆی کاریگەری هەبوو لەسەرەوەیکەوە نرخی بەرهەم کشتتوکاڵەکانمان بە تایبەتی خۆتان نەزانن بەرهەمی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان ئەمە لەبەرەوەی ناتوانین ئەو تەکنۆلۆژیامان نییە کە بتوانین چوار وەرزە هەمان بێ خصوصا بە تایبەتی وەکو میوەیەکی هەنار کە تایبەتمەندی خۆی هەیە ئالە لەم حاڵەتە کێشەمان بۆ لە بازارکردنا هەیە نرخەکەی کەمترە بۆی هاوردەکردنی زۆرێک لەو بەرهەمانیکەوا لە دەرەوە هاوردەکردن بەڵام خۆشبەختانە ئەمساڵ ئەم چەند ساڵین ڕابردوو دانیشتوانی هەرێمی کوردستان و زۆرێک لە کڕیاران و بەکاربەران هۆشیارێکی ڕۆشنبیەکی وایان پایە بۆ لە بەکارهێنانی بەرهەمی ناخۆیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەرکەوە بتوانین خاوەن بەرهەم و باخەکان بەرهەمەکانیان ڕاستەخۆ بگەێنن دەستی کڕیاران. بەڵێ کاک سەرکۆم وەکو ئابووری ناسێک چۆن ئەڕوانن لەوەی کام لە ڕێگەی فێستیڤالێکی کللتوری و فێستیڤالێکی کۆمەڵایەتیوانێ ڕێگە بکرێتەوە بۆ فێستیڤالێکی ئابووری. بەڵێ لە ڕاستیا سەرەتا کە هەدەفی ئەم پرۆژەیە هەرە ئەو بۆ کاتی خۆی حەوت ساڵەمە پێش کە ئامانجەکانیان دەستیان کرد هەدەفەکان ئابووری بوو بەڵام ئێستا خۆشبەختانە بۆی دوایە پەرستەدنەکان و دوایەوەیکەوە مەسەلەن زۆرێک لە زۆرەکان گەشەی بەخۆی بینی ئێستا فستیڤالەکەەوەی لە هاتووە کە لە فستیڤالێکی ئاوریۆ نەماوە تەنها هاتووە بۆ کولتوری و ڕۆشنبیری لە بەرگەکانی ڕۆژی یەکەمی فستیڤالەکان ڕەنگی دابووە بۆ نمونە جگەلەوەیکەوە مەسەلەن لێرە هەرەوە نییە هەنار و بەرەومە خۆراکیەکان عەرزەکرێ جۆرێک لە جۆرەکان کتێبی تیا جۆرێک لە جۆرەکان هەموو ئەو کەل و پەلانەی کەوا بەدەست ئەنجام بدرێت دەستی کاری خانمانن ئەو کەسانی کەوا لێرە کارەکەن
جۆرە ینی بە شێوەیەک وای لێ هاتووە لە فستیڤاڵێکی ئاوری نەماوە کللتوریەک لە ڕۆژێکەمان گروپی هەڵپەکێش لێرە ئامادەبوونکەوە جۆرە بۆ میوانەکان تایبەتمەندی خۆی هەیەکەوە مەسەلەن ناساندنی کولتورە ناساندنی مەسەلەن دابوونەریتە ئەمانە کاریگەری ڕاستەخۆی هەیە بەڵێ هەنگاوێکی جابی گرنگەکەوە بتوان لە ڕێگەی ئەم فستیڤاڵ ئاوبووریەوە بتوانیتەوە فستیڤاڵێکی ڕۆشنبیری کولتوری تەناوای لێ بە کۆمەڵایەتیش بێستە بۆ نمونە زۆرێک لە میوانەکانمان مەسەلەن لە هەولێر لە سلێمانی لە شارەکانی کە لە قەزاوناحەکانی کەوە لە گەرمیانەوە لە کەرکووکەوە هەموو ئەوانە هاتوون تێکەڵاوبوونێک دروستە بێک ئەمە کاریگەری ڕاستەخۆی لەسەرەوەیکەوە مەسەلەن هەر ئابوووریەکانی کۆمەڵایەتیە ڕۆشنبیریە دابووریتە بڵاوبوونەوەی بەس بۆ نمونێ سەلا دوێنێن هەنێ میوانمان هاتبوون عەرەبوون ینی ئەمە بۆ خۆی تا ڕادەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر تێکەڵاوبوونی کولتورەکان هەرچەند ئێمە لە وڵاتێک ئاژین بەڵام کولتوری کورد لەگەڵ عەرەبە تا ڕادەیەک جیاوازی هەیە بەڵێ هەنگاوێکی زۆر پۆزەتیڤە هیوادارین لە ساڵانی داهاتووە گەشەی زیاتری پێ بدرێت بۆی بتوانێت هیچ نەبێت وەکو ئێمە بەداخەوە لە هەڵەبجەی شەهید ئەمە لە دوو بۆنە شارەکەمان قەرەباڵغ بێ لە یادکردنەوەی کارەساتەکەی 16 سیاکەوە میوانێکی زۆرێت کە هەتەن کارەساتێکی یادکردنەوەکە خەمایی و گێڕانەوەی ئەو ڕووداوی کە ساڵی 16 سی هەشتاوەش ڕوویاوە بەڵام خۆشبەختانە ئەم فستیڤاڵە هەنگاوێکی ئیجابیەکەوەی کردو شارەکەمان موژانەوەیکی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری جدی بنێکەوە زۆرێک لە میوانەکانمان لە دەروێن ئەو قەرەباڵغەشی کە لە ئێستا هەیە چەند قاتی قەرەباڵغەکەی یادکردنەوەی 16 سی بوو. بەڵێ کاک سەرکەوتە 7 ساڵ ئەم فستیڤاڵە هەیە و ئێمەش وەکو میدیاکار ئاگادارین بەڵام دەمەوێت لە ڕووی ئابووری وەکو ئابووری ناسێک سوودەکانیمان بۆ باس بکەی ئەگەر چی کاریگەریەکی هەبووە لەسەر بازار لە خستنە ڕوو لە بەرەمهێنان و جوتیارەکان کاریگەری لەسەر جۆر و هەروەها شێوازی بژێویان دروست کردووە یاخۆ جارێ نەگەشتۆتەوە ئاستە. خۆشبەختانە لە ساڵانی ڕابردووە خصوصا لە ساڵی پارا و ئەم ساڵیشەوە ئامانجەکانی بەتایبەتی ئامانجاوریەکانی خۆی بەدەستهێنا. خۆتان نەزانن وەکو باسمان پێ پێشتر ساختکردنەوەی بەرهەمی کشت و کاڵێکێکە لەو گرفت و ئالنگانی کەوا تووشی مەسەلەن جوتیار و خاوەن باخەکانە بێت. ئەم فستیڤاڵە ئەم مەعرەزە ئەم پێشانگایە شتێکی زۆر باشەکەەوە ڕاستەوخۆ کڕیار و بەکاربەر هەمێنێت یان بە شەیەکی بەغدار و کڕیارەکان بەیەکەگەنکەوە بتوانێت ئەو تەمەن خۆشان نەزانن ئەو ڕۆشنبیریکەوە کڕیار و بەکاربەر هەیەی لە ئێستا تایبەتمەندی تایبەتی هەیەکەوە ڕنگدانەوەی تایبەتی هەیە لەسەر بەرهەمی ناوخۆی نیشتیمانی ئەمە تاقان لە ڕووی ئابوووریەوە کاری هەنگاوێکی جابیە لەوەی کەوا مەسەلەن بەرهەمەکە ڕاستەخۆ لە باخەکە لە یەکێتەوە بەتایبەتی من باسی هەنار بکەین ئەگادە دەستی ئەو کڕیارێکەوە بەتایبەت هاتووە بۆ هەنارەکە یان بۆ بەرومە کشت و کاڵەکانیکە لە ڕووی ئابوووریەوە ئامانجێکی باشی بەدەست هێناوە بەتایبەتی خۆتان نەزانن فرۆشتنی بەرومە کشت و کاڵەکان هەتا ئەچێتە عەلۆ دیسان ساغەکرێتەوە ئەمە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن ڕێوڕسمی تایبەتی هەیە و جوتیار حەز بەم کاتە ناکات جوتیار ڕاستەخۆ حەزەکە خاوەنباخ ڕاستەخۆ حەزەکە و بەرهەمەکە هەیەی ڕاستەخۆ بکاتە دەستی فرۆشیارەکە و ئەش داهاتەکەی دەستکەیە خۆشبەختانە بەڵێ بەوەیکەوە هەرچەند بەداخەوە ئامارێکی ڕاست و دروست نییە بەڵام ئەوەی کە هەیە زۆرێک لە خاوەن باخەکان خاوەن بەرهەمەکان بڕێکی باش ڕێژەیەکی باشیان لە هەنار فرۆشتووە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دەستکەوتین پارە ڕاستەخۆکەیەتی گیرفانیانەوە ئەتوانێت ڕێگەی ئەمە بتوان تێشوونەکانی خۆیان لە مەسەلەن لە هەموو ئەو مەسروفاتێکەوە لە باخەکە هەیەی پڕکاتەوە ئەمە ئومێدبەخشە هیوابەخشە بۆ جارێکی کەش مەسەلەن ساڵانی داهاتوو ئەموا بکار لە خاوەن باخ و خاوەن بەرهەمەکان پەرە بە بەرهەمەکەی پەرە باخەکەی با خۆشبەختانە ساڵانە ڕووبەری چێنراوی بە هەنار لە هەرمی کوردستان لە هەڵەبجە شەیدا ڕوو لە زیادبوونە بۆ پێیکەوە ئێستا هەیە نزیکەی 9000 دوانم زەوی با هەنار چێنراوە ئەمە وا ئەکا لە خاوەن باخ و خاوەن بەرهەمەکان ئومێدی ئەوە هەبێ ساڵانی داهاتوو مادەم بازارێک دروست بۆ ساختنی بەرهەمەکانیان لە بازارە منافەسەی بەرهەمەکانێکەکە کارگەری ڕاستەوخۆیە بەڵام لە ڕۆکانی کەشەوە هەر ئەوەنێک و باسمان کرد هەر هەنار هەبێ بەڵام عفوان بەڵێ کاک سەرکۆک و ئەوەی کە باسی کرد ئەم فستیڤاڵە لە ڕووی ئابووری و ئەنجامێکی باشیە بووە پێت وایە کە ئەمە ڕێگایەکی باش و گونجاو بێت بۆ ناوچەکانی تر بۆ بەرهەمەکانی تر بۆ ئەوکە لە ڕێگەی فستیڤاڵەوە بەرهەمەکانی خۆیان ساخت بکەنەوانێ و بگەن بەو ئامانجە ئابووریکە هەیەە حتمما بێگومان ئێستا گەر تێبینی بکەین لە ناوچەی دەشتی شلێ لە پێنجێن لە گەرمک بە هەمان شێوە جۆرێک لە جۆرەکان بازار چێکی ئاوا یانێت فستیڤاڵێکی بچوک دروست بووە بە تایبەتی بۆ بەرومە خۆراکیانەی بە تەماتە و خەیار و جۆرەکانی کە کاریگەری ڕاستەخۆ هەیە کڕیارەکە ڕاستەخۆ بەکاربەرەکە ڕاستەخۆ چ لەوێ بەرهەمەکەی کەوا پێویستێ بێ خواستی خۆی لەسەر بێ بڕی خۆی ڕێژەی خۆی کڕێ کاریگەری هەیە بە تایبەتی خۆتان نەزانن دەشتی شلێر و پێنجێن بە تەماتە بەناوانگە بەڵام پێمان وایە ئەم هەنگاوە کاریگەری ئیجابی هەیە بە هەموو شوێنەکان ئێمە هەڵەبجا خۆتان نەزانن وەکو ئەتوانین بڵین لۆگۆی هەڵەبجە لە ڕووی کشت و کاڵیەوە ئەتوانین بڵێ هەنارە کاریگەری هەبوو و واقعیش ڕنگدانەوەی ئەم ڕاستیە لەبەرەوە بەڵێ پێمان وایە زۆرێک لەو شوێنانێکەوە بە بەرهەمێک بەناوبانگن کاریگەری ڕاستەخۆ هەیەکەوە بتوانن جۆرێک لەم فستیڤاڵانە دروستکەن بۆی بتوان ئەو کڕیارانی کە ئایانەوەی بەرهەمەکانیان بکڕن ڕاستەخۆ
نەچێتە کە دەستێکی کەسیکەوە ناوەندێک نەبێت لە ڕاستەخۆ خۆی مامەڵەکە لەگەڵ خاوەن باخۆجی کارەکە خاوەن بەرهەمەکە کاریگەری جابی هەیە و هەنگاوێکی زۆر تۆزەی دیکە ئەومان لەبیر نەچێت زۆر وڵاتانی جیهان بیریان لەم هەنگاوە کردێتەوە لە زۆربەی وڵاتانە کاتێکەوە شتێکی بەرهەمە دروستە بێ بۆ ناساندی بەرهەمەکە بۆیکەوە بڵێن ئەم بەرهەمە نیشتیمانیمان هەیە یەن ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەم عەرزانەکەنەوە طبعا بە تایبەتمەندی جیاوازتر کاریگەری ئیجابی هەیە و ئاکار ڕاستەخۆ کڕیار و فرۆشار بە یەک بکەن بەبێ بوونی ناوەندێک بە مەسەلەن ئەلوەیە دەڵاڵێک کەسێک لەو مابینە هەبێ سەبۆ لەمنە لێرە زۆرێک لەو کڕێرانی کاوا هاتبوون کەنارەکان لێرەک بەدڵبووە ڕاستەخۆ هەواڵی باخەکان پرسیەوە چون لە باخەکە سیر هەنارەکان کردووە لێ هەنارەکان کڕێ بەتەن کڕیانە بە سنووک کڕیانە ئەمە بۆ خۆی ئیجابیە کاریگەری ئیجابی هەیە لەسەر بواری ئابووری ناوچەکە باڵێ کاتە کاک سەرکۆ بینینی ڕاستەوخۆی باخەکانیش هەم دڵنیایی زیاتر دەدات بە کڕیارەکان و بازرگانەکانیش بەڵام بابەتی هەناردەکردن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئایا هەناری هەڵەبجە و بەرهەمەکانی تری ئەو دەڤەرەی ئێوەش گەشتۆتە ئەوەی کە ڕەوانی دەرەوەی وڵات بکرێ باز لە پاریس و لەندەنی شەکرێت و دوێنێ کورسان نیوزیش هەم بەرنامەی لەسەر کرد بەڵام چۆن دەکرێت فراوانتر بکرێ ئێوە تیمە بیانەکان بانگێش دەکەن ڕێخەرانی ئەم جۆرە فێستیڤاڵە کۆنسڵخانەکان بانگێش دەکەن بۆ ئەوەی بە چاوی خۆیان ببین و بازرگانەکانیان هەم بن لێرەوە بەرهەمبەرن بەڵێ لە ڕاستیا خۆشبەختانە هەرێمی کوردستان لە هەنێ بابەتی کشتتوکاڵەیە بە تایبەتی هەنار پەتاتە سەرڕێژەیەکمان هەیە کەوا لە خواستی ناوخۆی خۆمان زیاترە توانرێ ئەمە بکرێ بەڵام بەداخەوە ئەم ساڵ بۆی دیاردەی وشکە ساڵیەوە جۆرێک لە جۆرەکان ئەو بەرهەمی کە ساڵانی ڕابردووە بە پێی ئامارەکانی بەڕێوەبەتی کشتتوکاڵ لە هەڵبجەکە بڵاو کرا نزیکەی 30,000 تن بۆ 40,000 تن بەرهەمان هەبوو بەڵام بەداخەوە زۆربەی ئەو باخانەی کەوا سەرچاوی ئاوەکانیان کانی و کارێزەکان بوو بەداخەوە بۆ وشکە ساڵیەوە کەمی کردووە بە تایبەتی ئێمە ناوچەیەکمانەیە ناوچەی سازان هەنارەکەی تایبەتمەندی خۆی هەیەکەوە جیاوازە لە هەنارەکانی کە بەڵام ئێستا ئەم ساڵ بۆ وشکە ساڵیەوە ئەو بەرهەمێکەوە هەبووە بەداخەوە نەگەشتەوە ساڵی ڕابردوو لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان توانرا هەناری هەڵەبجە بێنێتە وڵاتەکانی ئەوروپا بە تایبەتی بریتانیا ئەڵمانیا فەڕەنسا ئەمە بۆ خۆی لە خۆیان هەنگاوێکی ئیجابیەکەوە هەرێمی کوردستان بتوانێت بەرهەمی هەناردە بکە خۆتان نەزانن هەموو هەناردەیەک بە ئیجابی پۆزتیڤ ئەبێتەوە بەسەر ئابروی وڵاتەکە چونکە داهاتێک لەگەڵ خوایێنێتەوە خاوەن باخۆ بازرگانانی کەوا لە بوارە ئیشان کردو قازاجی باشان کرد کە هەوڵیانە ئەمساڵ ئەوە دووبارە کەن بەڵام پێم وایە ئەمساڵ بڕی بەرهەم لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە لە ڕووی هەنارەوە بۆی ئەو شکە ساڵێک کە باسمان کرد کەمتر بۆ تۆ لەو بەرهەمەی کەوا ساڵانی ڕابردوو هەمان بوو لەو قەنەعەتەم ئەمساڵ ناتوانین جۆرێک لە جۆرەکان ئەو بەرهەمەی کە هەمانە ڕەوانی دەرەوەکەین مەگەر ئیسtisنایکەین بڕێک جیا بکەینەوە چونکە ئەو خواستێکە هەیە لەسەر هەنار خواستێکی بەردەوامە لە هەرێمی کوردستانە ڕاستە ساڵانی پێشوو بەرهەمەکەمان زۆر بوو بەڵام ئەمساڵ تا ڕادەیەک بەرهەمەکە بۆ نیوە کەمتر بۆ ئەبێتەوە کەمتر بۆتەوە هەرچەند بەداخەوە لە ئێستا وشکە ساڵێکەوە یەک کردو ئەمساڵ هێشتا بارانی پاییزێشتان هەباری خۆتان نەزانن لە عادەتەن هەروایە کاتێکە باران ببارێ زیاتر کاریگەری هەیە لەسەر خواست بۆ هەنارەکە تایبەتمەندی خۆی هەیە تایموچێژی تایبەتی هەیە گلێوگازەندەی زۆرێک لە خەڵکو و کڕیارانیش ئەوە بوو کە هەنارش تا پێ نەگەشتووە بەڵام وابزانم بۆهۆی کێشەی تەکنیکی کۆمپانیەکە ئەمە وای لێ هات کە پێشخراکی ناخۆی بواە بچاتە مانگ 11 تا کاتێکەوە بارانی پەڵی پاییزە بارای تام و ڕەنگە هەنارەکە تایبەتمەندی بوو هەوڵێکی جدی هەبوو کە ساڵان بتوانرێ هەموو ساڵێک ئەم بەرهەمە هەناردی دەرەوە کرێ طبعا هەناردە زۆر گرنگە بۆ ئابری وڵات ترازی پارەدانی ئابری ئەو وڵاتە گەشەیەکە داهاتێکی باشێتە ناو ئەوری وڵاتەوە جوتیار و خاوەن باخەکە پیان خۆشێکەوە هەنارەکان گەشتێتە وڵاتێکی بیانی داهاتێک لەگەڵ خۆیانێتەوە ئەم داهاتە کاریگەری هەیە لەسەرێکەوە قازانج بکە قازان لەوێش تێچوونەکانی خۆیان بڕکات ئومێدەوارین حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لەم لایەنەوە پەیوەندیەک مەسەلەن جۆرەك لە جوان هاو ئاهەنگیە دروستکە لەگەڵ ئەو نوێنەرە دیپلۆماسی بازرگانانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی بۆ بەنگێشکردن ڕاستەکەی وەکو ئابرناسی قسە لەگەڵاکە لەوانەیە ئەندامانی لێژنیان حکوومەتی هەرێمی کوردستان لێرە طبعا باسیشمان کرد کەوا پێویستە هەموو ئەو نێردە دیپلۆماسی بازرگانانی لە هەرێمی کوردستانە هەیە بانگێش بکرێن بۆ ناساندن بۆی هیچ نەبێگە لەگەڵ خۆیانە ڕۆشتەوە هەناری کوردستان و هەڵەبجە بەرەوە. بەڵێ کاک سەرکۆ دیارەکە نەبارینی باران لە دەستی کەسدانی ڕێگری لە وشکە ساڵی ناکرێن بەڵام وەکو ئابووری ناسێک پێت وایە چ ڕێگایەکی تر بگیرێتە بۆی کە ئەم بەرهەمە فراوان بکرێ ئەم فێستیڤاڵە بەردەوام بمێنێتەوانێ ئەم بەرهەمە قورسایی خۆی زیاتر بێت. لە ڕاستیا بەڵێ پرسیارێکی مهمە گرنگە تاسیری هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەکام پێویستە هەموو هاوکاریکی مادی و معنەوی بکە خۆتان نەزانن جۆرێک لە هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیکەوە ئەگەر نەتوان لە ڕووی مادی و هاوکاری خاوەن باوکو بەرهەمەکان بکاتوانێت لە ڕێگەیەوەیەوە ئەم بەرهەمە بناسێنە بە دەرەوە بە تایبەتی
داوتنامە بنێرە بۆ وڵاتان بۆ مەسەلەن دیبلۆماتکاران یان جۆرێک لە جۆرەکان کاتێککە معرەزێکی کشتتوکاڵی لە وڵاتێک لە دووبەی لە تورکیا کرێتەوە کە حکوومەت هێرێمی کوردستان تێچوونی گواستنەوەی ئەم بەرهەمە بێتە سەرشانی خۆی بۆی ئەو بربەستانی کە لە سەرشانی جیتیار هەیە کەم بکرێت خۆتان نەزانن بە کێشە باسمان کرد ساختکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستانی بوو لە ئالنگیەکانی بوو لە کێشەکانمان ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان هاوکاری مادی و معنەوی بکە بەتابی خۆتان نەزانن بەداخەوە هەنێ بابەتی کە هەیە بە نەخۆشی کشتتوکاڵی هەیە بە تایبەتی لە گوێزی هەورامانە ساڵی ڕابردوو ئەم ساڵیش هەر دروست بووە بۆی وشکە ساڵیەوە حکوومەت هێرێمی کوردستان توانێت هاوکاری مادی و معنەوی بکە ئەومان لەبیر نەچێ ئەم هەنگاوە ئیجابیە کاریگەری ڕاستەخۆی هەیە ئەو نیە لەسەر کشتتوکاڵ و بەرەبوومەکە ساخت بکرێتەوە ئەسەوەی کە تێبینی ئەکرێ بەپێی ئامارەکان هەرچەند ئامارێکی دروست و ڕاست نییە بەپێ و قەرباڵخیکە باسەکە نزیکی 100,000 لە دوو ڕۆژیەکەم یەکەم دووەمە هاتوون بۆ هەڵەبجە و هەورامان و ناچە گەشتیارەکان تامان ئەوە پەرەپێدانێکی ترە بە شێوەیەکی ناڕاستەخۆ بۆ کەرتی گەشت و گوزار تێبینیمانە کردوێنە لە زۆرێک لە شوێنە گەشتیارەکانە میوانانی دەروی هەڵەبجە هاتبوون عەرەب و مەسەلەن دانیشتوانی هەولێر و سلێمانی و ناوچەکانی گەرمیان و کەرکوک و خواردتریش هاتبوون ئەمە بۆ خۆی هەرەوە نییەکەوە کەرت ئاوبوونەکە گەشتی پێ بدە بە تایبەتی باغداری و هەنار لەولاوە کەرتی گەشت و گوزارکەوە خۆشبەختانە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە زیاتر نزیکەی 30 شوێنی گەشتیاری گرنگیە لە هەورامانە دوو لە تاوەکو و ناوچەکانی دەوروبەری هەڵەبجە و مۆنومنتی هەڵەبجە ئەمانە بۆ خۆی هەنگاوی گیجابیە بەڵام پێمان وایە کەسی یەکەم ئەو کەسی کە ئەتوانێت هاوکاری ئەم جۆرە فستیڤالانکە حکوومەت هێرێمی وەزارەتی کشتتوکاڵە بالئەخەس کەوا بتوانێت هاوکاریکی مادی معنەوی بکات لەڕێگەی ئەو بتوانێت خاوەن باخەکان ئەم فستیڤالە بەردەوام باڵێ دوا بابەت و دوا پرسیار بۆ تۆ هەڵبجە تەنها هەنار نییە گوێزێکی تایبەتیشی هەیە هەورامان کە لە چوارچەوەی پارێزگای هەڵەبجەدا شاڵ جلی کوردی و شاڵ بە تایبەتی هەروەها چنینی کڵاشیش ئەمە یەکێکە لەو دەستڕەنگینیانی کە لەو ناوچەی ئێوەدا هەیە چی دەکرێت بۆ ئەو بەرهەمانی تر ئایا دەشێت فستیڤاڵی گەورەتر بکرێ بۆ ئەو بەرهەمە دەستیانی لای ئێوە گونجاوە؟ گومانی تیانە بەڵامەوەی کە هەیە ڕاستیەکەیکەوە تێبینێکرێن ساڵیان ڕابردووە باسمان کرد لەم فستیڤاڵە ڕاستە بناوی هەنار و پاییزی هەڵەبجەوەیە تەنها هەنار نییە بەروبوومە خۆراکیە وشکراوەکانە بەروبوومەکانی کەیە هەموو ئەو بەروبوومانێکەوە خۆراکین تەنانن مەسەرەن بازارێکی باشی دروست کردو بۆ ئەنی هەلیکاری ڕەخساندە بۆ زۆرێک لە گەنجانیکەوە بێکارن لەم سێ ڕۆژیکەوە هەیە لە هەڵەبجەشەیدا زۆرێک لە جۆرەکان مەسەلەن کاریان دەستکەوتووە هەر ئەوە نەبێت کە لە فستیڤاڵەکە لە ناو بازار لە شوێنەکانیکە چاخانە و کەبابخانە و چێشخانەکان کاریگەری ڕاستەخۆی هەبووە شاری یاریەکەمان لەسەرەوە کە هەموومانە بەڵێ ڕاستە کاریگەریەکی ئیجابی هەیە کەوا پێویستە حکوومەت هێرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان هەربیل لەوە نەکەنەوە لەم بابەتە بەڵام ئەوەی کەوا هەیە فستیڤاڵی هەنار خۆی نەبینێتە تەنها لە هەنارە هەموو بابەتەکانی کەوا هەر لە جولبەرێکی کوردیەوە تاوەکو دەستڕەنگینی خانمان و تاوەکو مەسەلەن بەروبوومە خۆراکی وشکراوەکان لێرە بوونی هەیە و بازارێکی باشیشان هەیە و خۆش ئەوەمان لەبیر نەچێت گەشتیار لە هەرێمی کوردستانە ئەو گەشتیاری کە ئێتە ئەم شوێنان فستیڤاڵان گەشتیار عادەتەن تەبعاً بەدەستی بەتاڵ ناڕۆتە ماڵەوە کاتێک کەسێک ئەخێزانێک لە هەولێر و لە کەرکووک و لە سلێمانیوێت عادەتەن هەرە بە شتێک ڕێگەهێنانی لەکڕێ شتێکی جوانی لەیەکەوە کاریگەری هەیە لەسەرەوەیکەوە داهات هەلیکار هەموو ئەمانە بڕەخسێنێ بۆ زۆرێک لەو کەسانێکەوە لە هەڵەبجە بەداخەوەکەوە زۆرێکمان ێستا بەدەستی کار ینی بێکارین ئەناڵێنین بەڵێ هەنگاوێکی جابیە هیواداری حکوومەت هێرێمی کوردستان ڕێکخراوەکان بەجددی کار لەسەر بابەتە بکەن بۆی کا بتوانێت ئێمە کە کێشەی ساختکردنمان هەیە ئەمە هەنگاوێکی جابیەکەوە بتوانین ئامانجەکە ئابوووریەکەمە سپاس ئابووریناس سەرکۆیونس ڕاستەوخۆ لە فستیڤاڵی هەنار لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی ماندوو نەبن ئاوەدانیش پێ کوردستان.